بەڕێزان بابەتەکەی ئێمە سعاتێک لە خزمەتی بەڕێستان نابین بەڕاهێنانە یعنی تەنها ئێمە قسەکەر نین هەمووتان بەشدارە بن پێکەوە بابەتەکە بەیەکەوە تەواو ئەکەین. سەرەتا هەر بابەتێک هەر شتێکە باسی لێوەکەین پێویستەکە پێناسەکەی بزانین پێشەنگبوون چیە، هەموو شتێککە باسی لێوەکەی هەموو چەمکێک هەموو بابەتێک دەیان و سەدان پێناسی جیاواز و جۆراوجۆری هەیە لە ڕووی علمیەوەیەتی، لە ڕووی کۆمەڵناسیەتی، لە ڕووی دەروونناسیەتی، لە ڕووی شەرعیەوەیە، لە ڕووی کۆمەڵە زانە هاتوون بەجیا وەسفیان کردو یاخود پێناسیان کردو. من پوختەیەکم هێناوە ئەکرێ خۆتان زیاتر دواتر بگەڕێن بە دوایە. یەکەم پێناسە بریتە پێشەنگبوون ئامرازێکە بۆ بڵاوبوونەی بەها و ڕەوایەتی، کەواتە شێوازێکە ئامرازێکە بەکارهێنرێت بۆچی بۆ ئەوەی کە کۆمەڵە بەهای باڵا هەیە بڵاوکردنەوەی ئەو بەهانە و هەروەها ڕەواسپێدانی و پەخشکردنی بڵاوە پێکردنی. دووهەم پێناسە بریتێ لە کاریگەربوون بە کەسایەتیەکی دیاریکراو کە شوێنکەوتن و لاساییکردنەوە و چاولێکردنی، ینی تەسیر کاریگەرەبی بە کەسایەتێکی دیاریکراو شوێنی ئەەکەوی چاوی لێ ئەەکەی هەر شتێکە ئەوەی کات تۆ شوێن پێی ئەو شتەکانی ئەەکەیتەوە و متەسیرەبی بە هەڵسوکەوتێتی ئیتر ئایا ئەم کاریگەربوونە لە ڕووی علم و معریفە و علم و زانستەوەیە یاخود لە ڕووی شێوازی ستایلی جلوبەرگەوەیە یاخود لە ڕووی باش یاخود لە ڕووی ستایلی قسەکردنیەوەیەتی یاخود لە ڕووی هەر یەک لەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانە تا تۆ توانی ئەو کەسایەتێک هەڵەبژێریت و ستایلی ئەو علمی ئەو زانستی ئەو چاولێکەری ئەەکەیت و شوێنکەوتی ئەبێت و چاو لە هەڵسوکەوتی ئەو ئەەکەی و هەمووان لە ژیاندا پێویستی بە کەسایەتێکی پێشەنگی ئەرێنی و سەرکەوتو هەیە. هەموو کەس لە ژیانیا پێویستی بەوە هەیە کە کەسایەتێک لە ژیانیا هەبێت کە چای لێ بکە و شوێنی بکەوێت و لاسایی بکاتەوە و شوێن پێی ئەو هەڵگرێ و سوود لە ئەزمون و لە کارەکانی ئەو وەربگرێت. بۆ سوود وەرگرتن لە ئەزمموی ژیانی کاتە هەمومان پێویستمان بە کەسێک هەیە کەسایەتێک هەڵی بژێرین و سوودی لێوەربگرین بۆ ئەزمموی ژیانی ئەو کە تەمەنێکی کردووە ئێمەش سوودی لێوەربگرین و ئەزمونونەکەی ئەو سوودی لێوەرکردین نەک ئەزمونونەکەی ئەو دووبارە بکەینەوە بە مەبەستی گەشەپێدانی خۆد و دیاریکردنی توانا و لێهاتووەکانی. بۆچی ئەماکەین؟ بۆ گەشەپێدانی خۆدی خۆمانە، گەشەپێدان بە توانا و لێهاتووەکانمانە، خۆمان ئەمانەیە بەرەو پێش بەرین بۆ بەرەو پێشبوردی خۆمان چەند ڕێگە و چەند شێوازێکە یەکێک لەوانە ئەزمموی کەسانی ترە سوودی لێوەرەگرین و ئەکەنە پێشنگ بۆ خۆمان و ئیسیفادەی لێەکەین. ئەمە پێناسەیەکی تر. پێناسەیەکی ترمان بریتە لە ڕەوی زانستیەوە پێشەنگبوون چی ئەگەێنێ؟ بریتە لە یەکبوونی گفتار و ڕەفتار. یەکبوونی گفتار و ڕفتارە چی ئەکەیتە پێشەنگ و کەسانی کە گفتار و ڕفتاریان یەک شتە. زۆرن ئەوانەی بە قسەی خەڵە و گەورە و زۆر زمانیان زۆر شیرینە و لەبلەبانن بەس کاچیتە مەیدانی عملیەوە لەگەڵ یا سیرەکەی ئەوەی کە بەدەم ئێڵێت و ئەوەی کە باسی لێوە کراوە لە مەیدانی عملیات زۆر هەستەکەی هەستی پێ ناکەین. بۆیە گرنگە ئێمە لە ژیانی خۆمانە و بەتایبەتی ئەم پێشەنگانە کە ئێستا لێرن ئاگامان لێبێ لەوانەوە لە دوورەوە ناوی لەخەکەمان کارگەڕانی لەخەکەمان بۆ نمونە ئەندامانی لەخەکەمان بیسرابێ لە سۆشیال میدیا لایک و کۆمنتی زۆرمان بۆ چالاکیەکان کردو بۆ ئەندامەکانی بەس خوانە خواستە ئەگەر نوێنەری لەخەکەی لێرە ئەم شەو پێک نەهاتین بێک و ئەمڕۆ پێک نەهاتین بێرە ئەمڕۆ نەمانتوانی بگونجین ئاگامان لەوەی خەتەرە لەبەرەوەی پێشەنگبوونمان لە هەموو کار و کردەوە و هەڵسوکەوتێکمانە ڕنگدانە و یاخود هاوشان و هاوتەری بێ لەگەڵ چیە؟ لەگەڵ گفتار و ڕفتارمانە. باشە تا ئێرە وازەحە؟ کەسێکی پێناسێکی ترم پێ بڵێ پێزگە لەمەی کە منوتم کەسێکی تر هەیە؟ باش با بڕین. گرنگی پێشەنگبوون بزانی گرنگی چییە؟ پێشەنگبوون واتە قودووە. بۆچی گرنگە لە ژیانمانە ئێمە قودوەیەکمان هەبێ شوێنکەوتەی بین لەگەڵ یا بڕۆین لاسایی بکەینەوە شوێن پێ بکەین سوود لە ئەزمونونەکەی بین. بۆچی گرنگە؟ یەکەم هۆکارێکی گرنگ و کاریگەرە لە بواری پەروەردە و فێرکردنە. لە بواری پەروەردە و فێرکردنە کەواتە هەمیشە پێویستمان بە یەکێک هەیە کە بیکەینە پێشەنگی خۆمان و سوودی لێوەربگرین شوێنکەوتەی ئەو بین. کەواتە بواری پەروەردە و فێرکردن ئێمە ئەگەر لە ئوسرەین و یان ئوسرەمان هەیە یان لە ناو موسسەیەکان یاخود بەشێکمان لە کۆمەڵی کەس لە دەور و بەرمانە بەشێک لە بەشەکانی پەروەردە و فێرکردنە پێویستیمان بە چیە؟ پێویستیمان بە پێشەنگبوون. ئەگەر مامۆستاکەمان خوانەخواستە سیفاتی پێشەنگبوونی تیان ئابێ کەواتە ناتوانێت ئوسرەکەی پەروەردە بکە. بۆیە یەکەم جار ئەبێ شتەکان ڕنگدانەوەی لە خۆیان هەبێ لە گفتار و لە ڕفتارە دواتر پەروەردەکارەکان مڕەبیینەکان وتەڕەبیەکان یاخود ئەوانەی کە لە دەوروبەری ئەوان یەکسەر اینجا ئەتوانی وەریبگرین و پەروەردە بکاتە لە بواری پەروەردە و فێرکردنا زۆر پێویستمان بە پێشەنگبوون هەیە. دووەم چاندن و گەشەپێدانی ڕەوشتی پەسەند و سیفاتی باش لای مناڵ یعنی هەر لەسەر تەمەنی مناڵیەوە هەتا ئەگاتە قۆناغی هەموو قۆناغەکانی ژیان هەتا لە ژیانە بیت
تۆ چیە پێویست بە کەسێک هەیە کە پێشەنگی بکەیت ئەتە پێشەنگبوونەکان موقعەکەت ژیان لەو شوێنەیە ژینگەکەی کە هەتە لە چ مؤسسەیەکای پیشەکەت ئەمانە هەمووی پێشەنگبوونەکان ئەگۆڕێت گۆڕانکاری تێکاتە هەر لە مناڵیەوە بۆ چاندن و گەشەبێدانی ڕەوشتی پەسەند پێویستمان بکێ پێویستمان بە پێشەنگە ئەگەر لە مەدارسی مەساجدیەوە سەیریکەین یا خۆ لە ڕەوزە مەدارسی مەساجدیەوە سەیریکەین هەتا ئێستا کە قۆناغی خۆتانی تایە هەمیشە سەیریکەن لە دەرسەکانە بە چیرۆک بە چیرۆک استیفادە لێکراوە چیرۆک گێڕاوەتەوە بۆ مناڵەکان بۆی چی بۆ چاندنی چی دویستی بێت چ بە هەیە کە ویستی بێ ڕاستگۆیی بێ لێبوردەیی بێ خۆشەویستی بێ هاندان و بێ حەت شتێکە کە تۆ ویستی بێت بیچێنی لە ناو مناڵە لە ڕێگەی چیەوە مامەستاکە یەکسەر خەمیەوەی خواردووە چیرۆکی بێنێت چیرۆکی گورگ و ڕێویەکە بووە یاخود چیرۆکی شێر و پاشاکە بووە ها ئەمانە هەمووی چکە یەکێک لە هۆکارە زۆر گرنگەکان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی پێشەنگ بریتێ مەسەلەی چیرۆکە و قورئانیش زۆر باسی لە چیرۆک کردووە کە ئەتوانین لە چیرۆکە قورئانیەکان چیرۆکەکانی قورئانەوە هەموو ئەمانە دەرس و پێشەنگ بن پێشەنگبوون هەڵبژێرین یەک لە سەرسەی قورئان چیرۆکە هەموو چیرۆکەکانی ناو قورئانیش سنتەر ئینسانە مرۆڤایەتیە کەواتە توانین چیرۆکەکانی قورئان بەکاربهێنین بۆ چاندن و گەشە سەندنی هەموو ئەو بەها باڵانی کە لەناو کۆمەلگا هەیە لە هەر قۆناغە لە قۆناغەکانی ژیانمانەی ئەتوانین سوودی لێوەرگرین و استیفادەی لێ بکەین. سێهەم یارمەتیدەرێکی پلەیەکە لە کردداری چاندن و چەسپاندنی بەهاڵە ئیجابیەکان کامیژۆکو بەشی یەکەمەکە ئەمەیش پێشەنگبوون یارمەتیدەرێکی پلەیەکە لە چاندنی چی بەها بەرزە باڵا ئیجابیەکانە لە ناو ناخی مرۆڤە. پێنجەم گرنگیەکی چوارلایانی سەرەکی گرنگیەکە ئەوەیە چوار لایانی سەرەکی سوودمەندە کە باز لە پێشەنگبوون نەکەین گرنگی پێشەنگبوون کە ئەبێ لە هەموو شوێنەکە چوار لایەن یەکەم مناڵ دووهەم گەنج سێهەم کۆمەلگە لە ڕووی گەشەی زانستیە و لە ڕووی ئەخلاقیە و دەوڵەتیش مناڵ گەنج کۆمەلگە دەوڵەت کۆمەلگە لە ڕووی گەشەی زانستی و لە ڕووی ئەخلاقیەوە پێویستیە بەچی هەیە بە پێشەنگبوون هەر کۆمەلگەیەک پێشەنگی نەبێت هەر کۆمەلگەیەک پێشەنگی چاک و ئیجابی نەبێ ئەو کۆمەلگەیە هەم لە ڕووی مناڵەکانەوە بەرەولادان و انحرافڕۆن هەم گەنجەکانیان لە شێوا سەرگەردانە بن هەم کۆمەلگەیەکی هەڵوەشاوە ئەبێت ئاسوودەنیە خەڵکتیای ئاسوودەنیە هەم دەوڵەتەکەش دەوڵەتێکی بنیادنەر نییە پێک نایە ئەو دەوڵەتەکەواتە پێشەنگبوون لە هەموو قۆناغەکانی ژیانە پێویستمان پێوتی بۆی ئیستیقرار و ئەمن و ئاسایش لە هەموو کۆمەلگە و ژیان و خێزان ئوسرەکەی خۆمانە هەمان بێت لەناو ئوسرەکانمانە کێ پێشەنگە دایکان و باوکان لەناو ئوسرەکانمانە کێ پێشەنگی مناڵەکانە خوشکبرا گەورەکان ئەڵێ مەسەلەی کوردی هەیە لە گەورە ئاوبڕێژە بچووک پێتێغا ئەمە مەسەلە پێشەنگیە کاتە گەورە هەرچیەکەکە بچووکەش کامتان لە ئێوە کچە گەورن دیقەت بە ئەگەر تۆ خۆ هەستی پێنەکەی دایک و باوکەکە هەستی پێەکەن تۆ چۆن و تەسەڕوفت کرد کەی خوار خۆشتەوە بە هەمان شێوەیە براکەت چۆن بوو برا گەورەکە برا بچووکەش بە هەمان شێوە ڕەنگە تۆ زۆر هەستی پێ نەکەی بەس دایک و باوکە هەستی پێکەن ئەوانی تریش کە لە هەڵسوکەوتی وردەی مامەڵەی ڕۆژانە هەستی پێکەن ئەمە گرنگی پێشەنگبوونە. باش با بین سەر پەیوەندیەکانی پێشەنگبوون. بەڵێ بەڵێ بس يك قال أحد اسمك البهيواشي أو مكتب مالي إن شاء الله موتان الصدى هنا دعاء خير يا مبكن ندلو باش بابين وسر لا يخمان پێشەنگبوون پەیوەندی بە چیوێ بەڕێزان تەواو پێشەنگبوون پەیوەندیەکی ڕاستەخۆی بە چیەوە هەیە یەکەم بەناوبانگبوون پەیوەندی بە بەناوبانگبوون هەیە زۆرێک هەن لە کەسەکان ئەڵێن بەناوبانگن بەڵام خودی خۆیان بەناوبانگن بۆ نمونە لە کوردستانە کێ زۆر بەناوبانگە کەسێکم پێ بڵێن لە کوردستانە بەناوبانگ بێت کێ دکتۆر عەبدولواحید باشە کێتر حاجی کاروان کێتر ها دكتور مسنى امين ماموسا سيد احمد بينجويني ماموسا تريفا عبد الرحيم برروهي كيتر دكتور جمال كوسر اما انا كسيتشن بناوبانجن كبناوبانج بون بجهد برزن بجهد وماندوبوني خوان بناوبانج بون كساتيكي بناوبانجن كاتا بيشنجيشن اوان هیچ ئاگایان نییە بەس هەلا ئێمەچەند بەناوبانگن تەکلیفیان لە کەسمان کرد هاتوونە تەماڵی کەسمان لەوانەیە هەر لە سوۆسیال میدیا هەنێکیانمان بینی بێ لە نزیکەوە نەمان بینی بێ بەڵام خۆیان بۆ خۆیان چیان لاتۆ بەناوبانگ بوون
ئەتر بەناوبانگ بەکانی یەک لە وتاردانە بەناوبانگە یەک لە عیلم و معریفەیە بەناوبانگە یەک لە میهنەکەیە بەناوبانگە هەر یەکەیان و بە شتێک چی بووە بەناوبانگ بووە ئەمە ئەو کەسانن کە خۆیان بەناوبانگن باشە بەناوبانگبوون چیمان بۆ دروستەکە پێشەنگبوونمان بۆ دروستەکە کەواتە بەناوبانگبوون یەکێکی ترە لە هۆکارەکانی وەسەیلەکانی چی پێشەنگبوون بەناوبانگبوون پەیوەندی بە پێشەنگبوون هەیە کێ بەناوبانگ بوو پێشەنگە دوای باسەکەین بۆچی پێشەنگە کێ بەناوبانگ بوو پێشەنگە دووهەمیان شوێنکەوتن هەیە زۆر کەس هەیە خۆشی هەر ئاگای لە خۆیە بەس دەیان و سەدان و هەزاران کەس شوێنی ئەکەوێت کێ پێماڵێ وەکو کێ وەکو کێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ باشە لەناو خۆمانە کێ هەموو سیاسیەکان خەڵک هەموو شوێنیەکەوێت یەکێکە هەموو خەڵک شوێنیەکەوێت شوێن کەوتە بێزگە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ئەرزی وەق کێ مامۆستا سەلاحەدین هەرچی یەکگرتو هەیە شوێنی کەوتووە بێزگە لەو حەسەن بەنا هەموو عالم شوێنی کەوتووە ئەو دوای باستان کەم حەسەن بەنا بۆ خالیسی هەم بەکارهێنین باشە با زۆر نەچین چکە دوای ئەمە گروپی نەکەین ئەمەوێ ناوەکانێدان کەواتە شوێنکەوتن ئەوەیە کەسێکە خۆی ئاگای لێ نییە خۆی نەویستووە خۆی بانگەشەی بۆ نەکردووە بەڵام کۆمەڵێک خەڵکی زۆر شوێنی کەوتون پشتیوانێکن وەکو یاریزانەکان کابرا یاریزانێکی نێودەوڵەتیە مەسەلەن سەیرێک یان یاریزانێکە لە کوردستانە یاخود قورئان خوێنەکە سێرکە خەڵکێکی زۆر چییە خۆی داوایشی نەکردووە شوێنی کەوتون باشە ئەستێرە بوون کە پەیوەندی بە چی هەیە بە پێشەنگبوونێ ئەستێرە بوون چێن ئەوانن سنووری وڵاتی خۆیان ئەبەزێنن ناوبانگەکەیان پێشەنگبوونیەکەیان ئەچێتە ئاستێکی زۆر باڵاوە وەکو چێ وەکو قورئان خوێنەوە دەوڵەتیەکان وەکو سەید قوتب وەکو حەسەن بەنا تەنها لە چوارچێوەی کۆمەلگا و شار و وڵات و نیشتیمانەکەی خۆیان نییە ئەچێتە ئاستێکی زۆر زۆر باڵاوە ئەڵێ چین ئەمانە چین ئەستێرن ئەمانە بوونەتە ئەستێرە کەواتە پێشەنگبوون پەیوەندی بە چێوەیە بەناوبانگبوون هەر پێشەنگە شوێن کەوتوەکان ئەوانەی کە خۆشیان ئاگایان لێنی و خەڵک خۆیان دوایانەکەون هەر ئەچێتە بازنەی چیەوە بازنەی پێشەنگەوە و لە هەمان کاتیشە ئەستێرەبوونیش بە ئەوەیەکە لە چوارچێوەی وڵاتەکەی خۆی شوێنەکەی خۆی سنووری جوغرافیەکەی خۆی سنووری چەندین وڵاتی ترە بەزێنێت و ئەبێتە پێشەنگ بۆ کەسانی تر ئێستا ڕاهێنانەکەین گروپەکان ئەم گروپانەی کە دروستمان کردووە هەر هەمووتان لە ماوەی 5 خولەکە هەر یەک لە ناوی چەندێکمانەیەتێ دوو کەس یەکێکیان لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە یەکێکیان لە ناو ڕێکخراوی گەشەپێدانی کوردستانە چیم ئەوێتان هەر گروپێک پێشەنگێکمان ئەوێت بەناوبانگ لە ناو یەکگرتووە لە ناو گەشەپێدانی قوتابیانە شوێنکەوتەیەک لە ناو یەکگرتووە لە ناو گەشەپێدانی قوتابیانە ئەستێرەبوونێک لە ناو یەکگرتووە لە ناو گەشەپێدانی قوتابیانە کەواتە هەر یەک لە گروپەکان ناوی کەسایەتیم پێڵێ تێگەشتن چۆنە 5 دقەیشمان هەیە 5 فەرموون بسريعي يبو من هالورقة كان يلي ورنا قرنابل؟ لا ما نقول نربيتير يعني بدنا كم جروبا؟ يا مزة قينا ما باشتري بوي ليرة مي تشاي ليرة دستاوبت كان مرزان هر گروپ یا تواوک های کمین کسی یه تیره دست بیاکد.
وەرە بێرە نوێنەری گروپ بابێت ئێرە ئافرین دووەمیش هات نوێنەری دووەم گروپ وەرە تۆ لێرە یەکەم وەستە وەرە لێرە یەکەم نە ئەو یەکەمە ئەو دووەم خێراکەن کاتمان تەواو با نوێنەری گروپەکان بێن تەواوی شنەکرد بێ کێشە نییە تەواوی شنەکرد بێ مهم نوێنەری گروپەکەت بێت و قسەی خۆی بکە ئەمە سێهەم ئەوە چوارەم ئەوە پێنجەم با بفەرمن کاتمان تەواو تکایە قەڵەمەکانتان دانێن ئاو بستم وەرە بەملاوە وەرە بەملاوە چۆ بۆ ئەوسەر باش چۆ بۆ ئەوسەر باش تەواو ئەم گروپە کەسی هەبوو نایەن بەشداری ناکەن بفرمو چۆ بۆ ئەوسەر باش ئادەیە بەڕێزان با گوێمان لێبێ تکایە با گوێمان لێبێ فەرمو بەسەریعی بۆ بۆنابانبوون ئێمە بڕاوە بەکرمان هەڵبژارد باشە داناموتان بڕاوە بەکرە ناسن شەرحمەیە بەس ناوڵێ لە ناو یەکگرتووشە کاروانیمان هەڵبژارد باشە بۆ شوێن کەوتن ماڵە سەید ئەحمەدمان هەڵبژارد لە ناو یەکگرتووە باشە لە ڕێکخراویشە مامۆستا هیوامان هەڵبژارد باشە بۆ ئەستێرە بوون مامۆستا خەلی شەکرالیمان هەڵبژارد کە هونەرمەندە و لە ناو یەکگرتووشە مامۆستا هۆشیارمان هەڵبژارد دەست خۆش پەلەمەکە ئێمە بۆ بەناوبانگبوون حاجی کاروانمان هەڵبژارد بۆ هەر بەناوبانگبوون لە گەشەپێدان هیوار ڕەفعەتمان هەڵبژارد با گوێمان لێبێ بەڕێزان بۆ شوێنکەوتن مامۆستا سڵاحەدین بەڵێ بۆ لە گەشەپێدان ئەبوبەکر هەڵەتی باشە بۆ گوێم لە قسەیە بەرکۆچەر باشە بۆ گەشەپێدانی شتریفە مامۆستا تریفە دەست خۆش ما بو بنابانگ نافیاگرد اسلامی کرده ما جمع کجا البجار بله نافیاگرد بدان ما مسافرجی نمی البجار باش وشون كابتو نافیاگرد سید سعید علی ابو والجشة بدان جي سید اسامه رکانی باشه الاسترابون مال يقردو عبد الرحمن بربهاري يجي قردي بله والجشة بدان سید عمر دوك دست خوش ده بۆ بەناوبانگبوون لەناو یەکگرتووە حاجی کاروان با گوێمان لێبێ مامۆستا هەڵاڵە کە بەڵێ لە شوێنکەوتن لە یەکگرتووە مامۆستا سەلاحەدین بەڵێ لە ڕێکخراویشە مامۆستا هیوا ڕەفعەت بەڵێ لە ئەستێرەبوون مامۆستا موسەنە ئەمین لەناو یەکگرتووە لەناو ڕێکخراویشە مامۆستا تریفە دەست خۆش سريع بڕۆن بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان بەناوبانگبوون دکتۆر عومەر عەبدولعەزیز بەڵێ شوێنکەوتن مامۆستا سەلاحەدین ئەستێرەبوون دکتۆر عەلی قەرەداغی بەڵێ بۆ ڕێکخراویش بەناوبانگبوون گوڵۆ ئەبوبەکر شوێنکەوتن مامۆستا هیوا ڕەفعەت ئەستێرەبوونیش دەست خۆش بۆ بەناوبانگبوون لەناو یەکگرتوو مامۆستا سەید ئەحمەد لەناو ڕێکخراو مامۆستا با گوێمان لە قسە نەبێ بەڕێزان دەی فەرموو بەڵێ بۆ بەناوبانگبوون لە یەکگرتوو مامۆستا سەید ئەحمەد لە ڕێکخراو مامۆستا میرەبان شوێنکەوتن حاجی کاروان لە یەکگرتوو لە ڕێکخراو مامۆستا بڕوان باڵەچی ئەستێرەبوون لە ناو یەکگرتوو مامۆستا سەلاحەدین لە نێو ڕێکخراو مامۆستا هیوا دەست خۆش بسم الله الرحمن الرحیم بۆ بودەنگیت لەبەر یاڵقا یەکگرتوویدا مە حاجی کاروان هەڵبژار و بۆ گەشەپێدانیژە مە میهرەبان هەڵبژار و بۆ شوێکەوتنیژە مە بۆ نافیاگرتوویدا مە ئەبوبەکر کاروانی هەڵبژار و بۆ گەشەپێدانیژە مە هیوا ڕەفعەت هەڵبژار و ئەستێرەکانژی مە دکتۆر جەمال کوجەر هەڵبژار و ئەم پێ سەرفرازم مە سەیداکێ وسە هەیە و بۆ گەشەپێدانیژە مە مامۆستا کەوژی دەست خۆش بێم بەڵێ بۆ بەناوبانگبوون مامۆستا تریفەمان هەڵبژار لە گەشەپێدان بەڵێ بۆ یەکگرتووش ئەندازێ عوسمانمان هەڵبژار و بۆ شوێنکەوتن مامۆستا سەلاحەدینمان هەڵبژار و بۆ ئەویدی حاجی کاروانمان هەڵبژار بۆ ئەستێرەبوون دکتۆر موسەنامان هەڵبژار بۆ یەکیگەش هیوا ڕەفعەت دەست خۆش دوای ئەو سڵاتان لێبێت
بۆ یەکگرتوو ئێمە بۆ بەناوبانبوون مامۆستا و شێرمان هەڵبژێت بەڵێ با گوێمان لێبێ بۆ گەشەپێدانیش مامۆستا هیوا ڕەفعاتمان هەڵبژێت باشە بۆ یەکگرتوو مامۆستا سەلاحەدینمان هەڵبژێت و بۆ گەشەپێدانیش مامۆستا هەڵبژێمان هەڵبژێت بۆ ئەستێرە بوون بۆ یەکگرتوو دکتۆر عەلی قەرەداخیمان هەڵبژێت بۆ گەشەپێدانیش دکتۆر کوچر عومەرمان دەست خۆش دوای ئەو بۆ بەناوبانگبوون گرتووی دکتۆر جەمالمان هەڵبژێت بۆ گەشەپێدانیش مامۆستا مەولان و بۆ شێرکەوتان مامۆستا سەلاحەدین لە یەکگرتوو مامۆستا هەڵاڵەش بۆ گەشەپێدان بەڵێ ئەستێرەبوونی یەکگرتوو و هەروەها مامۆستا هیوا ڕەفعات دەست خۆش دەست خۆش لەناو یەکگرتوو بۆ بەناوبانگبوون مامۆستا دکتۆر هەشیمان هەڵبژێتەوە وەکو شوێنکەوتن مامۆستا سەلاحەدین وەکو ئەستێرەبوون مامۆستا مستەفا داوریمان هەڵبژێتەوە لەناو گەشەپێدان وەکو بەناوبانگبوون مامۆستا ئەحمەد ئەسکەندەر ئەو گروپە وەکو شوێنکەوتن مامۆستا هیوا ڕەفعاتمان هەڵبژێتەوە وەکو ئەستێرەبوونیش مامۆستا پیفا دەست خۆش السلام عليكم بۆ یەکگرتوو بۆ شوێنکەوتوو مامۆستا سەلاحەدینمان هەڵبژێت باشە مامۆستا محەممەد فەرەج باشە بۆ ئەستێرا عەلی قەرەداخی باشە بۆ گەشەپێدان بۆ شوێنکەوتوو مامۆستا هیوا ڕەفعات و هەروەها بۆ بەناوبانگبوون مامۆستا زانا و بۆ ئەستێرا حاجی کاروان باش دەست خۆش کەواتە بەڕێزان دڵمان خۆش بێت لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە ناو ڕێکخراوی گەشەپێدانی کوردستانە بەناوبانگمان هەیە پێشەنگمان هەیە شوێنکەوتێشمان هەیە چەپڕێکی قایب وەرە وتان فەرموو دەستان خۆش باش دواتر چیمان هەیە پایەکانی پێشەنگ بوون کەواتە پێشەنگ بوون لەسەر چی ئەوەستەیە لەسەر سێ پایە بەڕێزان لەسەر سێ پایە ئەگەر ئێمە بمانەوێ کەسایەتێکی پێشەنگ دروستکەین یا خۆمان کە پێشەنگین ئەبێ لەسەر سێ پایە بوەستین ئەم سێ پایە هەر یەکێکیان کەم تەرخەمیتیان هەبێ ناهاوسەنگە بێ لار ئەبێ ناتوانین پێشەنگ ببین هەم خۆمان ناتوانین هەم ئەگەر بمانێ کەسایەتی پێشەنگ دروستکەین ناتوانین دروستی بکەین ئەو گروپە کێشتێکیان هەیە باش بزانین پایەکانی چیە یەکەم هەبوونی کەسێکی بەناوبانگ ئیلا تۆ ئەگەر بتەوێ کەسێک بکەی بە پێشەنگی خۆت ئەگەر کەسێکی بەناوبانگ نەبێ ناتوانی بیکەیت کەواتە هەم خۆش ئەگەر بتێ بە پێشەنگ کەواتە بێ کەسێکی بەناوبانگ بی اینجا ئەتوانی ببی بەچی بە پێشەنگ ئەمە خاڵ یەکەم دووهەم بوونی ڕاگەیاندنێکی جەماعی کاریگەر بەڕێزان چەند ئەم کەسایەتیانی کە پێشتر وتان جەماعی کاریگەر نەپشتیۆ نەبێ ناتوانین باشە پەیجەکەی ڕێکخراوی گەشەپێدانی کوردستان با لە پەیجەکەی خۆتانەوە بڵێن ڕێکخراوە بڵێن ئەگەر هەر چالاکیێکی بڵاو کردەوە ئەگەر پەیج نەبوایە هەمومانەمان بینی لە هەموو دنیاە نا کەواتە ئەمە هەمانە دوو ئەگەر پەیجەکە چالاک نەبوایە توانی ببێ پێشەنگ نەخێر کەواتە بوونی ڕاگەاندنێکی جەماعی کاریگەر چی وای لێ کردو جەماعی بێ بوونی پەیجی تایبەت بە لقەکان ئەچێتە ناو گەشەپێدانە گەورەکە پەیجە گەورەکە ئەمە هۆکار لە پەیجە گەورەکە هەموو چالاکی چیە بینین هەموو چالاکی لقەکان ئەبین هەموو کارکتەرەکانی لقەکان ئەبین ئەمە وای کردووە کە ڕاگەاندنێکی چالاکی جەماعی هەیە بۆی چی بێ بۆی ڕێکخراوی گەشەپێدان و پەیجی ڕێکخراو پێشەنگ بێت لە بەرامبەر چیە لە بەرامبەر هەموو ئەو پێیج و سایتە گەنجانە و قوتابیانەی کە لە ئەسەر ئاستی هەرێمی کوردستان و دەروی کوردستانی ژەیە کەواتە بوونی پەیجەکە کەسی بەناوبانگەکە دووەم پەیجەکە کاریگەری هەیە سێ بوونی جەماوەرێکی زیندوو بۆ پشتیوانی باشە پەیجی سەرەکیمان هەیە لە گەشەپێدان پەیجی لقەکانیشمان هەیە چالاکیشمان هەیە کەسی پێشەنگیش هەیە دەرەکەوێ و محاضەڕەی هەیە و چالاکی هەیە و شە دەبینین ئەی لایک و کۆمنت ئەوە ئەلەویا ئێمە هەستەکەم کەم تەرخەمین کەواتە ئێمە وەکو جەماوەرێک کە قەرارە پشتیوانی پەیجەکە بین نەمانتوانی پشتیوانێکی ڕاستەقی نەبین و ناتوانین گەشەپێدانیش بکەین بە پێشەنگ بۆ نمونە بۆچی لەبەر ئەوەی جەماوەرێکی زیندوو نییە بۆ پشتیوانی زۆر تاوتەن مامۆستا سەلاح تا هەڵبژار پەیجەکەی مامۆستا سەلاح چەند لایک و کۆمنتی هەیە زۆر لاوازە زۆر تاوتان حاجی کاروان پەیجەکەی چەند لایک و کۆمنتی هەیە زۆر هیچیە کەواتە پشتیوانیەکی گەورەی هەیە زۆر تاون تا مامۆستا سێ ئەحمەد پەیجەکەی چەند لایک و کۆمنتی هەیە
زۆر وتیا مامۆستا جەمال کۆچەر سەیری پەیجەکانتان کەن کەواتە بوونی جەماوەرێکی زۆر هۆکارە بۆ پێشەنگ بوون دەرکەوتنی پێشەنگ بوون بۆیە گرنگە بەڕێزان هەر خودی خۆمان ئەگەر پیجمان هەیە ئەگەر فەیسبوکمان هەیە ئەگەر کەسێکیشمان هەیە بۆ نمونە کە هێنامەوە لە قوتابیانە کەواتە ئێمە جەماوەرێکی قوتابیانین ئێمە ئەبێ پیجەکە ئەکتیڤ و چالاک بکەین ئێمە ئەبێ لایک و کۆمنت بە خۆشمانەوە سین ڕەفیقەکانمان خوشکمان دایکمان باوکمان برامان هەمووی ئادەی لایکێکی بکە بۆچی بوونی پشتیوانیەک ئەبێتە چی یەکێکی تر لە پایە سەرەکیەکانی چییە پێشەنگ بوونە ئەگەر کەسەکە نەبێت یاخود ڕاگەاندنێکی جەماعی نەبێت یاخود جەماوەرێک نەبێت هەرێک لەمانە ئەگەر کەم تەرخەمێکی تیاابێت کەواتە ناتوانین ئەم پێشەنگە لەسەر پێی خۆی چی بێت لەسەر پێی خۆی بوەستێ باش سیفەتەکانی کەسایەتی پێشەنگ چییە ئەگەر من بمەوێ ببم بە پێشەنگ هەرێک لە ئێوە بێ بە پێشەنگ کۆمەڵە سیفەتی زۆری هەیە من چەند سیفەتێکم هێناوە بەسەری یەکەم متمانە کەواتە کەسێک ئەبێ بێتە پێشەنگ کە ببێتە جێگەی متمانە لای خەڵکی سیخە و متمانە شوێنی نهێنی پاراستن بێ شوێنی کردنەوەی دڵی خەڵکی بێ لای ئەو متمانەیەکی تەواو بەدەست بێنێ ئەنج ئەتوانێت بێتە سیفەتی پێشەنگی هێتیا هەیە ئەبێ بەرەو پێشەنگ بوون بڕوا دووهەم نەرمونیانی کەسی هەڵەشە دوو لە ڕووی ئێوە و عەسەبی و تووڕە و جک و میزاجی ناتوانێت پێشەنگ بێ ناتوانێت ببێتە پێشەنگ کەواتە و کەسێک کە بڕیاریەوە بێ پێشەنگ ئەبێ نەرمونیان بێ ئەبێ سفنج وا بێ هەڵی مژێ هەموو شتەکان هەڵمژێت نابێ وەکو بەدووا بێ یەکسەر کە شتەکەی ئاراستە بوو ڕەدی کاتەوە وەکو سفنج وا بێ هەڵی بژێ بەڕێز و بە ئیحتیرام بێ هەیە کچی چاکە بەس کە قسەی لەگەڵاکەی خۆی بە زۆر بە زیاترە زانێ لە ئاستی باڵاترە زانێ ئاواهی نوعی قسە کاتر هەر لە خۆتە دڵت یەگەچێ ئەمە چییە ئەمە پێشەنگ بێ ئەمە ڕێکخراوی گەشە پێدانە وەڵام من قەت حەزم لە شیوانێ وەڵام من دەرزێک ئەگەر لای ئەوە بێ هەر نایەم بەس کەسی نەرمونیان پێشەنگ کە ئەچی هەر سەلامی لێەکەی دڵی خۆت بۆ کاتەوە باوەش بۆ کاتەوە هەر پێشوازەکەی حەزەکەی شەویش نەڕێتەوە خەڵکی تریژێن کور بەرە بچین بەلای فڵانە مامۆستا بەخوا ئەمە زۆر تایبەتە بەڕێزە زۆر بەڕێزە ڕێز و احترامی بەرامبەر ئەگرێ پابەند بوون کەسێک ئیلتیزامی دینی نەبێ ئیلتیزامی کات و مەواعید و شتی نەبێت توانین بیکەی بە پێشەنگ نە خلافی وعد بێ ئەتوانی بیکەی بە پێشەنگ پابەند نەبێ بەسەر خاڵەکانی کە ڕێکەوتوی لە گروپەکە ئەتوانین بیکەی پێشەنگ نەخێر کەواتەیەکی تر لە سیفاتەکانی پابەند بوونە گەشە دەدا بە خود کەسێک هەر کۆمەڵی عیلم و معریفی هەیە لە هەموو شوێنێکا دێر ڕێکە و دوانوسیانە ئێڵێتەوە تۆ یکەی بە پێشەنگ نە ئەبێ بەردەوام خەریکی گەشەپێدان بێ و عیلم و معریفە و زانست و زانیاری خۆی بەسکاتەوە ئیرادەی بەهێزێک کەسێکی ورە ڕووخا و مەویس و بێتاقەت و هین سلبی و هەشتێک لای ئەواڵی لە ژێردارێکە گەڵای پێوە توانین بیکەی بە پێشەنگ نا کەواتە ئیرادە بەهێز دەتوانێت بێتە پێشەنگ هەروەها ئەمانە و کۆمەڵێ نمونە و سیفاتی تری جوان هەیە کە ئێمە ئەتوانین سوودی لێوە بگرین هەم بۆ خۆمان هەم بۆ بەرامبەر بۆی سیفەتی پێشەنگبوونمان تیا بوو هەر هەمووشمان قەرارە پێشەنگ بین لەبەری ئەم سیفەتانە و چەندین سیفەتی تریش ضرورە لە خۆمانەتیا بەدی بکەین گروپینێکی ترمان هەیە هەر گروپێک بێجگەلەوانەی کە من وتم دە تایبەتمەندینە کەم یەکەمەوە 5 تایبەتمەندی کەسێکی پێشەنگ ئەبێت چی بێ 5 تایبەتمی کەسێک کە بەلاتەوە گرنگە و دەیکەیتە پێشەنگ بینوسە 5 تایبەتمەندی 5 دەخەت پێ نەچێت 5 تایبەت ئەوانەی کە من وتم نێڵێتەوە متمانە و ڕێز و سەبر و ئارام و نەرمونیانی و ئیرادە بەهێزی و گەشەدان بە خۆت بێجگەلەوە 5 خاڵی ترم پێ بڵێ بەس بە سەریعی کام گروپە تەواو بوو بابێت ئێرە ئەو گروپەی کە تەواو بوو بابێت ئێرە ئافرین هەوڵ بەن نوێنەرەکان با دووبارە نەبێ هەوڵ بەن نوێنەرەکان با دووبارە نەبێت یەک کەس نێت ئەوەی وەزبە یەکەم هات دووەم نێتەوە نوێنەرەکان با دووبارە نەبێ و خێرا پەلەکەن ئەوە دوان نوێنەرەکان دەی خێرا هەریکین با نەخەون نا کەس خەوی نایە دەی خێرا باوکم نوێنەرەکان نوێنەرەکان کەس نەخەوتووە هەمووی زینووە نوێنەرەکان ئەخر بێت
سريع نيانا ركان طواو كاتمان طواو خشكان كاتمان طواو كاتمان طواو خيرة سريع سريع هیچیان بیست وەکاتیان تەواو صن هین پەیامەکە گەشتووە زانم کاتمان تەواو خێرا دەست پێکەین دەی بەڕێز تەواو 1 2 3 4 5 6 7 8 تەواو دەستان خۆشمان وێنەرەکان پێمان بڕێن بە سەریعی بەڕای گروپەکەی ئەمە کەسی پێشەنگ خاوەن ئیداری تەواو بێ حکمت و دانایی هەبێ دووربین بێ کۆمەڵە بێ کۆمەڵاتی چەپڵێکی قایم دەست خۆش بەڕای گروپەکەی ئەمەش کەسی گەشت با گوێمان لێ بێت کە گەشتبین بێت و جددی بێ و دڵسۆز بێ میانڕەو بێ و خاوەن ڕوئیا بێ چەپڵێکی قایم بۆ گروپێش دەست خۆش ڕای گروپەکەی ئێمە میانڕۆ یەکەم جا میانڕۆ بێ ڕازگۆ بێ توانای قەناعەتی هەبێ قسە و کردار بۆ خۆتان ئیستیفادەی لێ سبێنە بنە قودوە و خەڵکت لە بەردەستانایە قسە و کرداری هەبێ گەشتبین بێ چەپڵەیەکی قایم بۆ گروپێش دەست خۆش دەی چەپڵەکاندان سستە کۆتر هەڵفڕێنن پەیوەندیەکانی ئێمە ئەوێ خۆش بێت ڕازگۆ بێت کەسێکی حەکیم بێت خاوەن زانیاری بێت و هەروەها لێبوردەش بێت دەست خۆش چەپڵەیەکی قایم بۆ گروپێش فەرموو سلام علیکم تەمەندەکانی کەسێکی پێشەنگ ئەوەیە کە زمانی پاراو بێ و خاچی بێ و خاوەن پێیان بێ واتە ئەمانجێکی هەبێ و هەروەها بوێر و ئازا بێ و هەروەها خۆڕاگر بێ بەرامبەر هەر ئاستەنێک بێت دەست خۆش چەپڵەیەکی قایم دەست خۆش سلام علیکم بۆ گروپەکەش ئێمە کەسێکی ڕووخۆش بێت و کەسێکی سەرکەوتوو بێت ئارەزی پێشەنگبوونی هەبێت بیری داهێنارانە کۆڵنەدار و ئاماجی ڕوونیشی هەبێت دەست خۆش چەپڵەیەکی قایم بۆی کەسێک بتوانێت پێشەنگ بێ یەکەم پێویستە بە مەعریفەت بێ بە ئیمان و بە تەقوا بێ و خاوەن ڕیسالەیەک بێ واتە پەیامێک وەروەها کەسێکی کۆمەڵایەتی و خاکی بێ و بیرتیش بێ لە هەموو بابەتەکانە دەست خۆش چەپڵەیەکیش بۆم گروپە کەسی پێشەنگ لە شکەڕوانی گروپەکەی ئێمەوە خاکی بوون خاکی بوون ژیر بوون متمانە بە خۆ بوون خاوەن پەیام بێ ڕایشکردن بە دەوروبەر و خۆگوجاندن لەگەڵ دەوروبەردا دەست خۆش چەپڵەیەکی قایم ئەو جەماعەتە تاقەتان نییە چەپڵەتان بۆ لێ ناین لە گروپەکەتان ئەگەر نەیلێنین سلام علیکم ئەو کەسی پێشەنگ بیدەن دەبێت یە زاردەکانە بیدەن کەسێکی کۆمەڵەتی بیدەن یە دڵسوز بیدەن و یە فڕۆگر بێت و یە ڕۆزگو بیدەن دەست خۆش چەپڵەیەکی قایم بۆ کەسێکی پێشەنگ پێویستە خاوەنی تکاو پەیام بێت و ڕازگۆ بێت بیرواوڕی دەوروبەر وەربگرێت و چالاک و زانە بێت و باوەڕی بەخۆی بێت دەست خۆش چەپڵەیەک بۆ گروپەش کەسێکی زۆنۆ بیدن و دەست بەشخەر بیت و حیاتەوی و شامل بیدن و وەقاری بیت و متەواضعی دەست خۆش چەپڵەیەکی قایم بۆ گروپەش کەسێکی گفتوگۆ خۆش و هەزم سوێن بێ باشە و گرنگیدان بەخۆی و دەوروبەری کەسێکی چالاک بێ کەسێکی گەرێنی بێ باشە کۆڵەدەر بێ هەموو دەست خۆش چەپڵەیەکی قایم بۆ ئێوەش زۆر باشە پێی لەسەر مەرجە پێشینەکانی پێشەنگ بوون کەسێک بێت ببێتە پێشەنگ کۆمەڵە مەرجی پێشینەی هەیە ئەبێ هەیبێت بەسەرعی ئەی خوێنمەوە بۆی کاتمان بەش بکە یەکەم باوەڕ و قەناعەتی تەواوی بۆ فکرە هەبێت کە بانگەشەی بۆ کات و تا وێنێکی ڕاست و دروست بگوازێتەوە بۆ کەسانی تر ئەگەر خۆی باوەڕی بۆ فکرێ نەبێت توانێت پێشەنگ بێ نەخێر دووەم بوونی خاوەندایەتێکی تەواو لە زانست و کەسایەتی کاریگەری ئیجابی بێت بۆ کەسانی تر خاوەنی کەسایەتێکی کاریبەرێ خۆی خاوەنی بێ نەک بۆی دروستکەن نەک خەڵکی تر بە توخوا بە کچی فڵانە و کوڕی فڵانە ئەها جەماعەتی خۆمانە چی ئەمانە خۆی خاوەنی ئەو کەسایەتێ بێ سێم خاوەن ڕەوشت و ئەخلاقی بەرز بێ وەک سۆز بەزەیی چاوپۆشیکردن لێبوردەیی ئەها ئەم ئەبانە کۆمەڵ ئەخلاقی بەرزن نەک من هەر پاسایی بۆ بێنمەوە بۆی دیکەم بە پێشەنگ منە لە بەخوا دڵی وانە بەخوا زۆر لێبوردەیە بەخواوانە بەوە نابێ بە پێشینە بۆ پێشەنگ بوون خاڵێکی تردانان بە هەڵە خاڵێکی تر هاوسەنگی بپارێزن لە نێوان زانست و کردارە هۆی کە پێشتر باسمان کرد لە کارواندا نەبڕێ بە هەر بیانوێک بێ داوڕان دوو مەترسی هەیە ئمڕۆ لە ناو جەماعەتایە لە ناو ئوسرەکەمانەیە بەیانی مەسلحەتی نییە ڕوات دوای ڕۆژێکی تێ من و تۆ پڕووکاوین دوای ئەو ببێ پێشەنگ ئەوە قەت نابێ پێشەنگ ئەو کەسەی ئەتوانین بێ پێشەنگ کە بەردەوامی هەبێ لە ناو کاروانە چکە دوو مەترسی هەیە یەکەمیان تووشی ئەوە بێکە لیمە تەقولون ما لا تفعلون ئەیگرێتەوە ئەو ئاەتە دووهەمیان هەستکردنی
هەستکردنی پەروەردەکرا بە پابەندەبوون و گرنگی پێنەدان کاتەوە کەسانی کە پەروەردەیەکە یا ئەو کەسانی کە شوێنکەوتەیە بن هەست بە گرنگی ناکەن ئەمڕۆ هەیە بەیانی واز دەهێنەیە لەبەرەوە و کەسا بێ بەردەوامی هەبێ لە ناو کاروانە. ماپەکانی هەلی پێشەنگ بوون طبعاً پێشەنگ بوون کۆمەڵی هەل هەیە لە بەردەستاوە ئەبێ سوودیان لێوەربگری تۆی بێتە پێشەنگ ما بیانی خەریتەی هەلەکانی پێشەنگ بوون کەواتە ئەبێ هەلەکان فرسەتەکان بەکاربێنین بۆچی بیخۆزینەوە بۆچی بۆی ببینە پێشەنگ ناکرێ من هەر ئاوا لە ماڵە دانیشتو مەڵم بۆچی من پێشەنگ نیم و هاوڕێکەم بۆ پێشەنگ هاوڕێکەم لە ناو جەمع و جەماعەتێکە ناوڕێکخرای گەشەپێدانی قوتابیانایە هەیە وجودی هەیە هەموو هەلەکان کێتە بەردەستی ئەی خۆزێتەوە ئیسیفادەی لێکە بۆ ئەگەر سێریکەین سێ جۆرمان هەلمان هەیە هەلێکیان سوودمەندە لە هەل کۆمەڵە کەس هەیە هەر هەلێ هاتە پێش هەر فرسەی هاتە پێشەوە ئەو سوودمەند دەبێت و تەواو خۆی هەر سوودی لێکرێ هەلێکی تریان ڕەگەزی پێگەنەرن بۆ هەل ڕەگەزی پێخۆیان هەل نین بەس ڕەگەزی پێگهێنەرن بۆ هەل بۆ فرسەت بۆی ببێتە پێشەنگ وەکو ئیشکردن لە بواری ئیداریە سیرەکەی لە ناو ئێرەیە کە سفر داخرێنی ئۆڕۆ کۆمەڵە کەس هەیە نییە بە فرسەت تێزانی خزمەتەکە والله ئەمە زۆر زۆر چاراکە بەیانی کە انتخاباتە ئەمەی ئێرەی لەبیر ناچێت پەلامارەیە ئەڵێ پەلاماریە و زۆر لە ڕووی ئیداری کەواتە یەکێکە لە هەلەکانی فرسەتەکانی بۆ پێشەنگ بوون یاخود پەیداکردن و دابینکردن ئەڵێ سەرمێشی ئەڵێ من پشتێکی خۆمم نایە ها پشتەکەی تۆ بۆی دابینەکە یان ئەڵێ سەرمێشەیەک ئەگەڕێ سۆراغەکە مامەساحەبێکی سەرێشتان نییە بۆ نمونە لێرە شت دابینەکە ئەمانە چین ئەمانە ڕەگەزی پێگهێنەری چین پێگهێنەری فرسەتن هەلن کە تۆ توانی پێشەنگ بیتیایە خاڵێکی تریان خوڵقێنەری هێل ئەتوانم بڵێم ئەمانە لەلایەن کەسانی ترۆ توانی بەدەستی بێنی بەڵام خوڵقێنەری هەل ئەوەیە لە پێشەنگا خۆت لە خودی خۆتا ئەم هەلە بە فرسەت بزانی خوڵقێنەربی باش خوڵقێنەربی بۆیە خوڵقێنەر لە هەمویان گرنگترە خوڵقێنەر دوو بەشە هەم کەسە و هەم هەردووکیان کەسن کەسەکەمە شخصیە ئەمەیان شخصە لە ناو حیزبایە شخصە لە ناو بنەماڵە شخصە لە ناو دەوڵەتایە کەواتە هەردووکیان هەر شخصن لە خودی کەسەکەیە لە ناو حیزبەکەیە فرسەتەکان استیفادە لێکات بۆ پێشەنگبوونی خۆی یاخود لە ناو چیە لە ناو بنەماڵەکەیە فرسەتەکانی بنەماڵەکەی بەدەست دەهێنێ بۆی خزمەت بکە یاخود لە ناو دەوڵەتە کارمەندێکی دەوڵەتە وەزیرێکە مدیرێکە مامۆستایەکە کەسێکە لە شوێنەکە ئەو فرسەتە بەدەستێنی خۆی خوڵقێنەری ئەو هەلانەی و خۆی دەست پێشخەری هەیە تا ببێتە پێشەنگ ئەلە 5 دقەمان ماوە ناچمە سەر ئەوانە ئەچمە سەر ئەخیر ڕاهێنان کە ئەیکەین ئەم ڕاهێنانیان بەڕێزان کۆتا بەشمانە کە ئەیکەین بەپێ گروپەکان طبعا ڕاهێنانەکەمان چۆنە خۆی 6 جۆرە سیرکە گروپی 1 2 3 4 5 6 هەتا ئێرە 6 نییە ئەمە تا خاڵی 6 باشە تا خاڵی 6 1 2 3 4 5 6 طبعا لە 6 لە گروپی یەکەم تاکو 6 گروپی یەکەم خاڵی یەکەم چین ئەو هەلانەی کە یەکگرتووی ئیسلامی ڕەخساندوتی بۆ پێشەنگ بوون ئەو هەلانەی کە یەکگرتووی ئیسلامی بۆ تۆی ڕەخساندەوە پێشەنگ بوون گروپی دووهەم چین ئەو هەلانەی کە سکرتارێتی قوتابیان ڕەخساندوتی بۆ پێشەنگ بوون گروپی سێهەم چین ئەو هەلانەی کە لغ ڕەخساندوتی بۆ پێشەنگ بوون ئەگەر بێدەنگ بن با تێتان بگێنم ئەگەر یەک هەل چەندەگەنووسی کێشەم نییە بەس مهم ئەوەیە شوێنەکەی خۆ بزانی چین ئەو هەلانەی کە ئوسرە پەروەردەیەکان هۆکار بوون بۆ پێشەنگ بوون چین ئەو هەلانە کە خوێندن لە سەرەتاییەوە تا زانکۆ تا ئێستاتان ڕەخساندوێتی بۆ پێشەنگ بوون چین ئەو هەلانەی کە بنەماڵەکەت ڕەخساندوێتی بۆ پێشەنگ بوون لە گروپی یەکەوە تا 6 هەر گروپە و خاڵێکی خۆی بەرەکەوێت لێرەشەوە بە هەمان شێوە دەست پێ بکەن فەرمووی چل دقیقه اشتا بس باش با امورو بطو طو باش نكشم نية المهم الشقي خم باش المهم هايتر ينبل اما معه اما بكانو ترطعو هيا وين چه ورقه پیانیه چه گروپیک باشه میپید تاوی آفرین
گەرمیانی تایە هن الرسمي من بقرة أما أو جماعتك أو باشا جروبا كان جروب يكتابوا جروب يكم تابوا آفرين جروبي دوامات جروبي سيامات جروبي سياميشات جروبي شوارم برا جروبي شوارم برا خير عكتم ناوتي كليني اواني سركداك تابعن تيان كدوا كيتشي بود جروباكات تشي بود هنا جيتو لا من دبر رابوينا نا خالي تنم بود او سكرتار تابعن سكرتار تشي بود هلا كي بو تو رخصان دو بو يبي بيشان تشي بو كرديت ورا داي جروباكان اوتشان باشا هو حاود جروب بينج جروب مانا بينج كاس خيرك تمدي كات مانطو كات مانطو بو جروبا كان دي 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 ما شاء الله ما شاء الله دي خير ورن هو تشان ياك جروب معوا ياك جروب معوا ياك جروب معوا بعد اسبيبكي باشا هر كسيك كما هيك ام بهر كسليوني هر جروبيك بيمان بلا خالي تنم بو كيشا يعني هلكاني شيء يقرتوها سكرتارية تألقها وسري برودة بيمان بلا فرمو تكدخل برزان هر أمبرجي من معه أجر هر سنة ما عندون أزانم لبيانيو حتما شويش زورنا نستون بياني زور استاون والله أنت طبيعتي مخيمي شوية ببزاني مخيم أمشتاني تاع فرمو جروبك يا ما هو هلاني كسكرتارية تابعين بيكردوين كناو جبجكني مخيماني كأسد بجدار اللي خلي بجاندني خد لروي ديني وكساتيو باشا بوني راجعندنو بجداري بون معنا راجعندنا دروس كردني أستكانو بجداري بون معنا أستكانا ناس عندنا ما بكسبتشن كان باشا شالاكي ميداني كانوا عشنا كردن بشنجي دور بقى طبليكي خايم دس خوش بس سكرتارية كتوانيت يا جروبا والبكا بختيكي بيان فرمو هوای مشغولی اليوم يامبو نمونه اليوم يامبو سكرتارية كتاب يامبو كان لدبري ما نمونه دوراتي مشغي سركزمان هيا وتندين سيرانگاشی کردن بوی زیاتر قطابیان هولدن برام و خلانه و دوراتانا و اولادنا من هيا هروها والوافد كردني القرآن وبهاري طوانو هم وانا هبونا كيك إما بتواني بمعنى ببين بفشل لو دبريك إما همانو دست خوش زور سپاس بعد دو رکا خیره دو کسی یگرتو کیا بون یگرتو تو اشی ورا بایره لق نری دو کس که لق هلکانی لق اما یک چه تریشه لق او دوانش سنپالیک اسره پرورده یکان او تو جوره پال او تو زبر بلا خندن لسرتایی و تازان کو تو ام دوانا بنمالا تو كيتيش ورا بلايو ورا بلايو هي بوي برتامان رون تربيه فرمو بالنسبه للسياريه كمان تشينو هلا قلتي اسلامي رصادتي بو بيشكون يكم دانتيو كسالك اسلي باش يعني بو دري والله بلا ودوش رخصني كان شالاكي بو فرور ذكرتي كاتا داس خوش فلا مكان داس خوش ابلي يعملين بلا
ئەگەر ئاگاتان لێرە بێ کچم بەڵێ ئەو مۆبایلە ئەو مۆبایلە لا دروستکردنی گەشەپێدانی قوتابیان بۆ پێگەیاندنی گەمجەکانی باشە بە ڕاگەیاندن باشە شەمیان کاری سەرەکی پێگەیاندنی تاکە بە گشتی و دەستخۆش شەپڕێکی خایم کەواتەیە گرتووی ئیسلامیش کەواتەیە گرتووی ئیسلامیش توانێتی فورسەتمان باتێ هەلمان باتێ بۆ پێشەنگ بوون سپاس بۆ ئێوە بۆ یەگرتوویش چین ئەو لەقانەی چین ئەو هەلانەی کە لە قوسانجێنی بۆ پێشەنگبوون خولی ئیمانی پەروەردەیی باشە بەڵێ ئیمانی پەروەردەیی خولی بەهێزکردن خولی زانکۆڵان خولی تەندروستی کردنەوەی پرۆژەی دۆستانی کتێب و هەروەکردنەوەی کتێبخانە ساڵانە دەستخۆش چەپڵێکیان بۆ لێ باشە يومشت لقي ده أو شت لقي ده فير بماكو بمكاسة كوبيشان لقي بالبرسيارية ده كنت ده هاي كوبيش جريا ومروي كاتن كمروي خطر بدر خد ده بيش بيخد نوزان ياريا بمروي بردست كاتن دست خوش اگر كسرتيا بو أباكينا كسرتيا كمروي باشا وكاتن كمروي جهة كبيجي مش ده جهة كمان صنتر وبدر يعني خد ده بيش بيخد ده كسر كبيش دست خوش تبريجي قايم بو لقكان كتواني أنا فرصة خانة بردست مال بوي بتواني ببينا بيشانك فرمو وسر پروردەیە كان خاڵی چواران هەلی بەشداری هەلەکان ئوسرەی پەروەردەیی بەڵێ یەکەمیان هەلی بەشداریکردن لە کاری خۆبەخشی باشە و کارە خۆبەخشیانە زۆر باشە هەندان بۆ زیادکردنی ڕۆشنبیری و لایەنی فکریمان زۆر باشە لە فێرکاریەکان باشە ئاشنابوون بە کەسایەتی سەرکەوت و کۆمەڵایەتی باشە دەست خۆش تەپڕێکیان بەڵێ فەرموو ئەو هەلانەی کە عفوا بەڕێزان ئەتوانن لە ئەم پێشنیارانەی کە ئەکرێ دوایی چیتەوە بۆ لەقەکەی خۆت ئەگەر نەیکرد بوو ئەگەر ئوسترەکەت نەیکرد و سوود لەمانەوە بگریت و بە پێشنیارێ خەیتە بەردەست و فرسەتێکە و تۆ خوڵخێنەریە بیت ئەو هەلانەی کە ئوسترە پەروەردەیەکان ئەیخەنە بەردەستێمە بۆ پێشەنگبوونمان یەکێک لەوانە هێنانی چەندین مامۆستای بە ئەزموون بۆ ئەوەی هێنانی چەندین مامۆستای بە ئەزموون لە بوارە جیاجیەکانە بۆ نەفەرکاری پۆلی دۆنزەمان هەیە بۆی سەرکەوتوت بوون و هەروەها کردنەوەی کۆمەڵێک پرۆژە لەوانە پرۆژێک کتێب خوێندنەوە بۆی زیاتر ڕۆشنبیر زیاتر بچینە ناو زۆر باشە باشە دەست خۆش چاپڕێکی قایم کەواتە ئوسترە پەروەردەیەکانیش توانیویانە کۆمەڵێ هەلمان بنێت تاوەکو ئێمە بەرەو پێشەنگبوون بڕۆین و سوودی لەوە بگرین ئێستای لەسەر خوێندن لە سەرەتایەک و تاوەکو زانکۆ هەلەکی چهلێکی یاوێتێ فەرموو حاڵی پێنجەم خوێندنی سەرەتایی تا زانکۆ یەکەم بە کۆمەڵایەتی بوون باشە بەکارهێنانی زانست و زانیاری زۆر باشە گەیاندنی پەیامی خۆت دەست خۆش دەست خۆش دەست خۆش سەپڕای ئەمەلێن خاڵی پێنجەمە نمرەی فۆلی 12 خوێندنی بیانی باشە باش پێشکەشکردنی سیمینار دەست خۆش باشە خوێندنی وڵات بۆ خوێندن بۆ دەرەوەی وڵات ناسینی کەسی بیانی و دەستکەوتی زانیاری دەست خۆش کەواتە خوێندنیش توانیوێتی کۆمەڵێ هەل بیا بە ئێمە توانین سوود لە هەلەکان بگرین خۆی هەل لە هەموو شوێنێک زۆرە بەس ئازا و کەسەیە هەلەکان ئەقۆزێتەوە بۆ خۆی و بە چاوی پێشەنگیەوە سێرەکە فەرموو ماوەتەوە سەر بنەماڵە زین ئایا خێزان و بنەماڵە و عەشیرەت و شتەکەمان هیچی بۆ کردین بۆ پێشەنگبوون فەرموو دەست خۆش یەکەم پشتگیری متمانە دەست خۆش دەست خۆش بەڵێ ناسرایی بنەماڵش دەور دەبینی دەست خۆش ناردنی ئێمە لە بۆ دەرسی هەفتانە و دەست خۆش زۆر سوپاس سەپڕێکی قاینان بەڵێن کۆتا بەشدار بوو باشی بنەماڵە یەکەم بەڵێ ڕێگە پێدان دووەم پاراستنی مافی تاکە کەس پێدانی ئازادی سنووردار ڕەخساندنی بواری مادی دەست خۆش سەپڕێکی قاین بەڕێزان کەواتە ئێستا ئێمە بەرچاوڕوونێکی تەواومان وەرگرتووە دەربارەی ئەوەی هەموو ئەو کایانەی ئەو شوێنانەی کە کاری تێکەین چوەکو بنەماڵە و خێزانەکەمان چوەکو خوێندنی سەرەتایی تاوەکو زانکۆ چوەکو ئوسترە پەروەردەیەکان وەکو لق وەکو سکرتاریەت وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دەیان و سەدان هەل و فرسەت هەیە بۆی ئێمە تیاوی مەچی بە پێشەنگ بەس ئەگەر ویستمان ئەگەر نەمانەوێ هیچ ئەو فرسەتان نابین ئینشەڵڵا ئەیبینین هەرەمومان و خۆشتانە سەر ئەو ئەساسە هەڵبژێراون
هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوون.